يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، تەواوی کێشەکانی مرۆڤ لەوەوە سەرچاوە دەگرێت لەگەڵ کەسی بەرامبەردا بە یەک نەگا سەرنجام لە یەکیش نەگا. بۆیە وتاری ئەم جومعەیەمان بە پشتیوانی ذاتی پەروەردگار لەژێر ناونیشانی بە یەکگەیشتن و لە یەکگەیشتنە. بە یەکگەیشتن و لە یەکگەیشتن لە تەواوی بوارەکانی ژیانی مرۆڤدا. یەکەم بوار لەگەڵ خوای پەروەردگاری خۆماندا. گرفتی ئینسان لە کۆن و نوێدا و لە ئێستادا بریتیە لەوەی کە بە خوای خالقی خۆی نەگەیشتووە و تێی نەگەیشتووە. جایان نەگەیشتووە بەخوا، دینی خوای پێ نەگەیشتووە، یان نەیویستووە پێی بگا یان نەیان هێشتووە پێی بگا. ئەم دینی خوای پەروەردگارە و ناسینی خوای پەروەردگار و گەیشتنیش بەخوا ئاسانە. ئەم دینی ئیسلامە زۆر زۆر ئاسانە. گەیشتن بە خوای پەروەردگار سەرنجامەکەی تێگەیشتنە لە خوای پەروەردگار. خوای گەورە قورئانی پیرۆزی کە خەڵات کردوین یەکەم لاپەڕەی بکەوە بە سوورەتی ئەلفاتیحە الحەمدولله رب العالمین دەست پێ دەکا. کۆتا لاپەڕەی ئەو سەریشی تەماشاکە بە معەوەذەکان بە قول هو الله ئەحەد کۆتایی پێدێ. دوای ئەوە قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس. یعنی لاپەڕەی ئەم سەری قورئان تەماشاکە سوورەتی فاتیحە، لاپەڕەی ئەو سەری قورئانیش سەیرکە یەکەم سوورەتی لاپەڕەکە قل هو الله ئەحەدە. خوای گەورە دەفەرمێت تۆی موسڵمان بەس ئەمەندە بزانی بە من دەگەی و لێم تێدەگەی. لە سوورەتی فاتیحاوە پێم بگە. یعنی ئینسان ئەگە بیەوێ بە خوای گەورە بگا بەس سوورەتی فاتیحای بەسە. بەخوا بگە و خوا تێی دەگەی پێی دەگەی بەوەی کە خوایەکی ڕەبی عالەمینە، هەرچی لە کەونایە بەدەست خۆ نییە خۆشت دەوێت. ئەڵێن فڵان کەس کوڕی فڵان کەسە لەبەر خاتری باوکی ڕێزی لێ دەگری. هەموو مرۆڤەکانی سەرزەوی مەخلوقی خوان تۆ ڕێزیان لێ دەگری. خوای گەورە هەر لە ئەرزدانە لە ئاسمانەکانیشدا ڕەبە پەروەردگارە، ئەوەی دیار و نادیارە، تۆ مادەم مەخلوقی خوایە وا لێدێ خۆشت دەوێت. کەواتە لە ڕێی ڕەب العالەمینەوە بەخوا دەگەی. پاشان لەناو هەموو سیفاتەکانیدا خوایەکی میهرەبان ڕەحمان و ڕەحیم بەردەوام دەزانی خوا چۆنە میهرەبانە، بەردەوام ڕەحمەتی پێش غەزەبی کەوتووە. لە سوورەتی فاتیحادا فێر دەبی ئەم ژیانە هەر ئەم دوو سێ ڕۆژە نییە. یەوم الدین هەیە، ڕۆژی پاداشت هەیە، ڕۆژی سزا هەیە. لە سوورەتی فاتیحادا بە پەروەردگارت دەگەی کە ئینسان دەبێت لەسەر ڕێبازی ئیسلامەتیەکەی بمێنێتەوە سیڕاتی مستەقیم، نابێ هەر ڕۆژە لەسەر پەتێک یاری بکە. ڕێبازێکی دوور و درێژی پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکانە، پاشان ڕێبازی فێڵبازان و گومڕایانیش دەبێ واز لێبێنی. یعنی لە سوورەتی فاتیحادا تۆ بە پەروەردگارت دەگەی. بەس ئەمە بزانی. لەو سەری قورئانیشا سوورەتی قل هو الله ئەحەد سوورەتی ئیخلاس لە خوا دەگەی کە پێی گەیشتی تێشی دەگەی. هەر لەوێدا بە کورتی و بە پوختی خوای پەروەردگار تێی دەگەی خوایە کە تاک و تەنها و بێ شەریکە، خوایە کە سەمەدە و هەموو شتێک احتیاجی بە ئەو احتیاجی بە کەس نییە، خوایە کەسی لێ نەبووە پاشان لە کەسیش نەبووە، خوایەکە کە هیچ شتێک وەکو وێنەی ئەو نییە چونکە مەخلوق نییە. ئیتر ئەوە تۆ لە خوا گەیشتی. سەیری ئیسلام چەند ئاسانی کردووە. بە سوورەتی فاتیحە بەخوا دەگەی، بە سوورەتی قل هو الله ئەحەد لە خوا دەگەی. ئەگەر ئەمەت هەبوو خواناز دەبی. کە خواناز بووی پەرستنەکان ئاسان دەبن. ئێستا هیوا هەیە زۆر جا پرسیار دەکات وڵا مامۆستا لە نوێژە زۆر سستم، ڕۆژوم بەلاوە قورسە، بەخشینم زەکاتدانم بەلاوە قورسە. ئەوە سەرنجامەکەی ئەوەیە تۆ خوات باش نەناسیوە هێشتا.
کە ئینسان خوای ناسی جار بۆ جارها خوای گەورە ئەو هەموو ناوەی هەیە ئەو هەموو سیفاتەی هەیە باسی کردووە وەرە لە قورئانەوە لە سونەتەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم خوا بناسە خوات خۆش دەوێت کە خوات خۆشویست زۆر بە ئاسانی عیبادەتی دەکەی نەک عیبادەتەکان قورس نابن لەزەتیان لێ دەکەی کە نوێژ دەکەی لەزەت لە نوێژ دەکەی نەک قورس بێ بەلاتەوە کە دێی بۆ جومعە گوێ لە وتار دەگری لەزەتێکی ڕۆحی وەردەگری نەک ئەرکێک بێ لەسەر شانت تەنانەت ئینسان دەگاتە ئەو ڕادەیە ئەگەر ڕوحی خۆشی بە قوربانی دینی خواکە بەلایەوە ئەو پڕی سەرکەوتنە وەکو لە سیرەی سەحابەکانی پێغەمبەر داهاتوە صلی الله عليه وسلم حەڕامی کوڕی مەلحان کاتێک کەوا بەدەستی کافرێک لە کاتێکە حەرەسیاتی گرت و قورئانی دەوردەکردەوە ڕمێکی تێگرت و لەسەر سنگیدا ئەو وەختەی خوێن بە جەستەیدا دەهاتە خوارەوە وتی الله ئەکبەر فزت وەڕەبی الکەعبە سوێن بەخوا بردمەوە سوێن بەخوای کەعبە پێی گەیشتم گرەوەکەم بردەوە یعنی فوز بۆیە کە ئینسان پێشبڕکەیەک بکە لە دوایدا خۆشحاڵی خۆی دەربڕێ کە بە ئامانج گەیشتووە وتی سوێند بەخوای کەعبە ئەوەی چەند ساڵە پێشبڕکەیان بۆ دەکرد پێی گەیشتم کە گەیشتمەوە بەخوا گەیشتم بە ڕەزامەندی خوا گەیشتم بە شەهیدی یعنی نەک نوێشکردنی بەلاوە خورز نەبوو نەک بەخشینی بەلاوە خورز نەبوو نەک ڕۆژ و حەج و ئەوانە ڕوحی خۆی کە بەخشی ئەو پەڕی خۆشحاڵی دەربڕێ یا ڕەبی خوا گەیشتم بەو ئامانجەی کە هەم بوو چونکە خوای باش ناسی بوو جاکە خواد ناسی عیبادەتەکان بەلاوە ئاسان دەبن چونکە بەخوا گەیشتووی و تێشی گەیشتووی دووەمیان گەیشتن و تێگەیشتن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شاری مەککەدا پێش ئەوەی پێغەمبەری خوا هیجرەت بکا بۆ مەدینە کابرایەکی شاعیر سەرۆک هۆزێکی ناودار هەبوو ناوی توفەیلی کوڕی عەمری دەوسی بوو لەناو هۆزەکەی و قەومەکە و شارەکەی خۆیەوە هاتە شاری مەککە خۆی باسەکەمان بۆ دەجێڕێتەوە دەڵێ کە هاتمە مەککە تووشی هەر کەسێک دەبووم لە دەستڕۆیشتوانی مەککە پێیان دەوتم دەنگ و باسێکی تازە لە مەککە پەیدا بووە محەممەد دەڵێ بوومە پێغەمبەر قسەی وا دەکا هیچی بەسەر هیچەوە نییە بەڵام وریا بەلێی نزیک نەبیتەوە چونکە قسەکانی وەکو ساحر وایە سەرنجت ڕادەکێشێ ئێمە ئەم شاری مەککەیە زەجەیەکی تێکەوتووە باوک و کوڕ لە یەک بووە ژن و مێرد لە یەک بووە برا و برا لە یەک بووە بەهۆی کافرەتی و موسڵمانیەتیەوە ئاگادار بە ئەو محەممەدە لێ نزیک نەبێتەوە قسەت بۆ بکە تۆ پیاوێکی شاعیر و ناوداری ناو هۆزەکەتی ئێمە خەمی تۆمانە ئەڵێ ئەوە نان بە گوێدا خوێندم جارەی وایە ئینسان دەکەوێتە ژێر کاریگەریەوە ئەوە نان بە گوێدا خوێندم و ئەوەندەیان زەمی ئەو محەممەدە و پەیامەکەی کرد وتم نەوەکو لە خافڵا قسەیەکم بۆ بکاو بێتە گوێمەوە و شتێکی لێ بیستم ترسام بۆیە چوم دوو پارچە لۆکەی گەورەم هێنا و خستمە ناو گوێمەوە گوێیەکانم تەواو ئاخنی ئەمجا چوومە پەنا کەعبە وتیان وا لەوێ نوێژ دەکا بەڵام دیارە خوا ڕەحمی بە من کردبوو لەگەڵ ئەو هەموو شتەی کە خستبوو مەگوێشمەوە هێشتا چەند ئاەتێک و چەند ڕبوشەیەکی دەمی محەممەدم بیست لە دڵی خۆماوتم وەڵڵاهی ئەمانە سەرنج ڕاکێشن دیسان ترسام و دوور کەوتمەوە وتم ئێوە خەڵکە بە خۆڕایی ناڵێ ئەم پیاوە مەترسیدارە گوێی لێ مەگرە لەو بەینەیە مناقەشەی خۆمم کرد بە خۆم گوت عیبە تۆ بترسی تۆ شاعیرێکی تۆ بوێژی تۆ قسە بۆ خەڵک دەکەی تۆ سەرۆکی هۆزەکەتی دەبڕۆ لێی نزیک بەوە بە عەقڵی خۆت کار بکە نەک بە عەقڵی خەڵک ئەگەر قسەکانی جوان بوون لێی وەرگرە ئەگەر بە کەڵک نەدەهاتن وئین کانە قەبیحەن تەڕەکته وازی لێ دێنم ئەڵێ چووم لێی نزیک بوومەوە تا نوێژەکەی تەواو کرد وتم ئەمەوێت لەگەڵ تا بدوێم پێشوازی لێ کردم فەرمووی با بڕۆینە ماڵەوە چوین دانیشتین و وتم باسی ئەوم بۆ بکە کە خەڵک لێی دەترسێن و بۆ تێناون هیچی پێنەوتم بەس قورئانی بۆ خوێنمەوە ئەڵێ وەڵڵی کە بۆی خوێندمەوە هەموو شەیە کە گوێم دەیبیست لەزەتێکی تایبەتیم لێ دەکرد چونکە من شاعیر و خوێندەوار بووم هیچ کات شعرێکی وام نەخوێنبەوە کتێبێکی وام نەخوێنبەوە قسەیەکی وا خۆشم نەبیست بوو والله وتم ئەوە کەلامی خوایە و کەلامی بەشەر نییە هەر لەوێدا موسڵمان بووم هەر لەوێدا بڕیاری موسڵمان بوونم دا و عەقڵم کرایەوە کە بە محەممەد گەیشتم یەکسەر لێی تێگەیشتم جا بەڕێزان هەموو ئەوانەی کە دژایەتی پێغەمبەری ئاخری زەمان دەکەن صلی الله عليه وسلم لە بێگانە و لەوانەی ناوخۆ هی ئەوەیە بە پێغەمبەر نەگەیشتون ئەگە کاتی خۆی پێغەمبەری خوا زیندوو بوو بەجەستە ئەو کافرانە نەدەچوونە خزمەتی جوانگوێی بۆ بگرن ئەگە جوان لە خزمەتی یابوونایە تێی دەگەیشتن بەڵام نەیاندەویست تێی بگەن نەیاندەهیش خەڵکیش تێی بگا و پاشانیش لە سەردەمی دوای وەفاتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم
کەسانێک کە دژایەتی پێغەمبەر دەکەن ئەوەیە سیرەی پیرۆزیان نەخوێندوتەوە یان کە خوێندویانەتەوە سیرەیەکی پڕ خورافاتیان خوێندوتەوە شتی وا هەیە لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نووسراوە کە شایان بە پێغەمبەر نییە بۆیە دەبێت ئینسان ئەگە بیە پێغەمبەر بناسێ بچێتەوە خزمەت قورئان كان خلقه القرآن خاتو عائشة دي فرمو أخلاقي پێغەمبەر قورئان بوو ئەگەر کەسێ دەیە بزانە پێغەمبەر چۆن بوو لە مێژووەمەی خوێنەوە لە نووسینی فڵان کەس و فڵان کەسەوە بڕۆ بزانە قورئان چۆن باسی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم بەڵێ ئەگەر ئەو کەسانی دایانەوێت لە پێغەمبەر بگەن دایانەوێت تێی بگەن وەرن پێی بگەن وەرە قورئان بخوێنەوە باسی ئەو ڕەحمەتەن للعالەمینە چۆن بۆ دەکات هەموو سیرەی پێغەمبەری خوا لە قورئانە تۆمارە یان کەسانێک بەداخەوە کە ویستویانە پێغەمبەری خوا بناسن لە ڕێی میلادگرەکانیەوە بینیویانە مامۆستایەکی ئاینی بەناو بانک خوازێک متەکەبیر عەسەبی ڕووگرش قسە تاڵ ڕۆژ تا ئێوارە بە ناوی دینی ئیسلامەوە لەعنەت و زەحمەت دەبەخشێتەوە لە جیاتی ڕەحمەت هەموو کەسی پێ جەهەنەمیە بەس لەگەڵ ئەوانە بی وەکو ئەو بیر نەکەیەوە تۆ کافری فاسقی فاجری جێگەت جەهەنەمە یعنی ڕووناکیەک لەم سەر زەوێدا بۆ ناوی دینی ئیسلامەوە بۆ تۆ نامێنێتەوە کەسێکیش لە دوورەوە پێغەمبەری خوای لە قورئانەوە نەناسیوە ئەڵێ ئەمە میلادگەری پێغەمبەر بێ کەواتە محەممەد خۆشی وا بووە بۆیە لێی دوور دەکەوێتەوە جا بۆیە بە یەکگەیشتن لەگەڵ محەممەدی ئاخری زەماندا صلی الله عليه وسلم سەرنجامەکەی تێگەیشتن و ملکەجبوونی فەرمانەکانیەتی سێمیان لە ناو خێزاندا جاران جەنابتان هەمووتان لە یادتانە و ئێستاش ڕەن بێ خێزانی وا هەبێ کەمێک هەموو خێزانەکە چەند عایلەکە زۆر بوویایە لەسەر یەک سفرە نان دەخورا لە یەک ژووری دانیشتنا هەمومان بە یەکەوە دادەنیشتین بە یەکەوە گفتوگۆمان دەکرد یەک ڕادیۆیەک هەبوو لە ماڵەکە دواتر تەلەڤیزۆن پەیدا بوو یەک تەلەڤیزۆن هەبوو هەموو بە یەکەوە سەیرمان دەکرد چەند کەناڵێکی کەم هەبوو خەڵک متابعەی ئەوەی دەکرد بۆیە خێزانەکە دایمە کۆبوو بە یەکەوە بووین هەمومان لە یەک دەگەیشتین ئێستا خێزانەکان پەرت و بڵاو بوون ئێستا کچێک لە ژووری خۆی کوڕێک لە ژووری خۆی هیوا هەیە باوەڕ ناکەم دوو ڕۆژ جارێک ئەگەر نان خوراوە یەکیان لێ بۆتەوە ئینجا چێشکە دێت سەر سفرەکە چووکە لە فەیسبووکەکەی نەبووتەوە ئەو لە فەیسبووکی خۆیەوە خەریکی شتێکە ئەو لە پەیجەکەی خۆیەوە خەریکی شتێکی ترە خێزانەکان لێک دابڕاون بۆیە تەنانەت باوک و کوڕ دایک و کچ خوشک و برا بە یەک ناگەن کە بە یەک ناگەن لە یەکیش ناگەن جارێوە ڕقیشیان لە یەکتر دەبێتەوە بۆیە سەرنجامی ئەم سەردەمە لێکترازانی خێزانەکانە لە ئەنجامی بە یەک نەگەیشتنە لەگەڵ تەواوی خەڵکیدا بۆ لە یەک ناگەین بۆ مرۆڤەکان دەبینی شەڕ دروست دەبێ بۆ خەڵک ڕقی لە یەکترە بۆچی پەلاماری یەکتر دەدا بۆچی یەکتری دەبوغزێنێ و خۆشەویستی دەبینی کەم بۆتەوە هەمووی ئەوەیە ئێمە بە یەک ناگەین کە بە یەک ناگەین لە یەکیش ناگەین تۆ لەگەڵ کەسێکا دانەنیشتووی لەگەڵ کەسێکا قسەن نەکردووە لەگەڵ کەسێکا نانت نەخواردووە لەگەڵ کەسێکا مامەڵەن نەکردووە لەگەڵ کەسێکا سەفەرێکیشت ڕۆژە لە ڕۆژان نەکردووە کەچی قسەی لەسەر دەکەی هەر ئەوەی لە فەیسبووکەوە کۆمنتی لەسەر دەنووسی دایکی دەکەی نازام چی دەکەی نەزەرت بەرامبەری باش نییە تۆمەتباری دەکەی بوختانی بۆ دەکەی ڕەمێ فڵان کەس وای کوتبێ بەڵام تۆ ئەمانەت هیچی ڕۆژە پێی نەگەیشتووی هەل لە دوورەوە قسەی لەسەر دەکەی وەی ئیمامی ڕازی ڕەحمەتی خوای لێ بەدەفەرمێ مرۆڤ حتا لە یەکتر نزیک بێتەوە بە یەک بگا ئەمجا باشتر لە یەک دەگا ئەڵێ ئینسان جاری وا هەیە لە دوورەوە تارمایی یەک دەبینێ لە خەیاڵی خۆیدا دەڵێ ڕەن بێ ئەوە شێرێک بێ وا بەرەو ئێرە دێ و ڕادەکا دواتر کە نزیک بەوە دەڵێ شێر نییە بەڵام دیارە حەشەرەیەکی ترە گیاندارێکی ترە کە تەواو لێی نزیک بۆ بینی سیرەکە مرۆڤێکی وەکو خۆیەتی بەڵام ئەم مرۆڤە تینوویەتی برسیەتی بەرەو ئاوەدانی ڕادەکا پێشدا گومانی زۆر خراپی دەبێت بە دڕندەی دەزانی چونکە لێی دوور بوو کاتێک کە پێی گەیشت بۆی معلوم دەبێ کە بەڵێ ئەوە مرۆڤێکی وەکو خۆمە پێویستی بە هاوکاری منە ئەمجا خۆشی دەوێت بەڵێ خۆشەویستان کە لە دوورەوە ڕقل لە کەسێک بووە زۆر جار جەنابەت ئەگە بیر بکەیتەوە ڕقل لە کەسێک بووە هەل لە خۆوە ڕقل لێی بووە یان ئەوەندە وەکو توفەیل وتی ئەوەندەیان باسی خراپی محەممەد و پەیامەکەی بۆ کردم لەسەر قسەی خەڵک ڕقم لێی دەبەوە حەزم نەدەکرد قسەکانی بێتە گوێمەوە ئێمەش زۆر جار وامان لێ هاتووە خەڵک باسی کەسێکی کردەوە زۆر بە خراپە تۆش لە ئەنجامی قسەکانی ئەوە بە خراپی دەزانی بەڵام کاتێک کە خۆت لێی نزیک دەبیتەوە کە لێی نزیک دەبێەوە ڕەفتاری لەگەڵا دەکەی مامەڵەی لەگەڵا دەکەی قسەی لەگەڵا دەکەی هەڵسو کەوت و ڕەفاقەتی دەکەی سەی دەکەی بە پێچەوانەوە ئەو کەسەوانیە ئەمجا بۆ دەردەکەوێتەوە هەڵە بووی ئەو کەسانی قسەیان لەسەر کردووە هەڵە بوون
دەوەرە لێی نزیک بەوە لە نزیکەوە گوێی لێ بگرە بزانە وایە چەند جار پەشیمانی دەربڕیوە وتوتە وەڵڵی فڵان کەس خۆم نەمناسی بوو سەرنجام حتا بە خۆی وتە وەڵڵی ڕقم لە تۆ بوو کەچی کە دەبینیم ئێستا لە نزیکەوە خۆشم دەوی بۆیە قەت لە خەڵکەوە خەڵک مەناسە نزیکی بەوە پێی بگە ئەمجا تێی دەگەی ئەمجا بڕیاری لەسەر بدە کە لە یەک نەگەین بە یەکیش ناگەین ئێمە زۆر جار لە یەک ناگەین قسەکانمان بۆی نە بەرەو ڕوو یەکتر دەکەین باش لە یەک ناگەین بۆیە بە یەک ناگەین و یەکتریمان خۆش ناوێ مەولانە جەلالەدین ڕۆمی لە مەسنەویدا بەسەرهاتێکی جوانمان بۆ دەژێڕێتەوە کە زۆر پند ئامێزە ئەڵە کابرایەکە بوو خی گەورە بەسەری کردبەوە بەوەی کە گوێیەکانی نەیان دەبیست حرمەتم هەیە بۆ ئەو کەسانەی کە ئەو حاڵەتیان هەیە کورد وشەیەکی بەکارهێناوەڕم بێت جوان نەبێ وشەی کەڕیان بۆ بەکارهێناوە و تویان فڵان کەس کەڕە بەڵام جوانتر وایە بڵێن نابیستە نابیستێ وشەی کەڕ بۆ ئەوانە بەکارهێنانی شتێکی جوان نییە ئەبێ ئەو وشانە بگۆڕین بڵێن کەسێک هەبوو نابیست بوو قسەی خەڵکی نەدەبیست بیستنی لەدەستدا بوو بۆیە کاتێکە قسەی بۆ دەکرا مەگە بە ئاماژە حاڵی بووە فەقیرە هیچی نەدەبیست یەک دوو جارێک لە ئەنجامی دراوسێتی لەگەڵ کابرایەکی دراوسێیاندا دەمەبوڵەیەکیان بوو لەسەر دراوسێتی و کۆمەڵشتی ناو گوندەکەیە یەکتریان خۆش نەدەویست بەڵام ماڵەوەیان بە ئاماژە تێیانگەیان فڵان کەسی دراوسێمان لە جێیا کەوتۆ و زۆر نەخۆشە ئەمیش بەخۆی وت مادام نەخۆشە با بڕۆم بۆ لای بەڵکو دەرفەتێک بێ بۆ دڵپاک بوونەوە ئاژبوونەوە بەڵام خۆشی بەخۆی وت باشە من نابیستم ئێستا من بچم بڵێم چی خۆ هەر قسە دەکەم و نازام چیم پێ دەڵێ دوایی بەخۆی وت ئاسانە باسی لای نەخۆش چییە لێی دەپرسم چۆنی لێی دەپرسم چی دەخۆی لێی دەپرسم چ دکتۆرێک دێبۆلات ئەویش وڵام دەداتەوە و منیش سوپاسی خوا دەکەم و دەستخۆشی لێ دەکەم ناوی خوای لێ هێنا و چووە لای کابرا کابرای نەخۆش ئەو غەرەز و بوغزەی هێشتا لە دڵاما بوو بە بینینی ئەو کابرایە خۆشحاڵ نەبوو وتی خوایە من خۆم سیحەتم تەواو نییە ئەم نابیستەش لە یەک قسە حاڵی نابێ و هاتۆ سەر و دڵی گرتوم کابرای نابیست دڵپاک بوو دڵی پاک بووەوە ویستی بە یەک بگەن لە یەک بگەن بە دڵێکی پاک و زمانێکی شیرینەوە وتی ئێستا سیحەتت چۆنە لەگەڵ نەخۆشەکەت باشتری وتی نەک هەر باشتر نیم خەریکە مێشکم دەتەقێ خەریکە دڵم دەتەقێ زۆر 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 خراپم وتی یا ڕەبی سوپاس بۆ خوای گەورە ئەوەی زانیڵە شکر باشم وتی بەلانی کەم دڵێ شکر باشم منیش دەڵێم سوپاس بۆ خوا وتی یا ڕەبی سوپاس بۆ خوا الحەمدولله وەڵڵاهی بەو وەڵامە دڵخۆش بووم کابراوەتی بەڕاستی هاتووە دڵم بداتەوە من ئەڵێم وا دەمرم ئەو دڵە سوپاس بۆ خوا وتی چی دەخۆی کابرای نابیست کە گوێی لە قسەکان نییە لە دڵی خۆیاوتی ئێستا دڵە مریشکێکیان بۆ سەر بڕیوم و چەلاوەکەیم خواردووە فڵان شۆربام خواردووە وتی کوڕە زەقنەموت دەخۆم وتی یا ڕەبی عافێتت بێ بەڕاستی خواردنی چاکە هەر ئەوە شایانی جەنابتە وتی چ دکتۆرێک دێبۆلات وتی وڵات چاوەڕێم عیزرائیل بێ بۆلام هەر دکتۆرم ئەوە کابرا دەستی بەڕیشە هێنا وتی سوپاس بخوا کە دەستت گەیشتۆتە ئەو دکتۆرە باشترین دکتۆرە چووبێتە لای هەر نەخۆشێک ڕزگاری کردووە بەویستی خوای گەورە بۆ تۆش ئەو دکتۆرە ڕزگارکەرە دەبێ و لە هەموو شتێک نەجاتت دەبێ بەڕاستی دکتۆری چاکە و خوا دکتۆرێکی باشی بۆ ناردووی کابرا زۆر ناڕەحەت بوو کابرای نابیستیش خواحافیزی کرد و چوە دەرەوە بە یەک گەیشتن بەڵام چونکە لە یەک نەدەگەیشتن ئەو بە یەک گەیشتنە زیانی هەبوو وی ئێمە کاتێک کە دەمانەوێت بە یەک بگەین ئەبێت لە زمانی یەکتر تێ بگەین ئەبێت لە دڵی یەکتر تێ بگەین ئەبێت دڵەکانمان بەرامبەر یەک پاک بێت لە کوردستانی خۆماندا تەماشاکە بەڕێزان هەر ناو بەناو دوو مامۆستای ئاینی دوو بانکخواز دوو نووسەر دوو سیاسی بە یەک هەڵدەپەڕژێن و قسە بە یەک دەڵێن ئەمە بە دڵنیاییەوە منەوە لە ڕێی معلوماتەوە قسە دەکەم نە قسەی ئاسایی بێ ئەو کەسێک کە یەکەم جار بابەتەکە هەڵدایسێنێت دەستێکی سیاسی لە پشتێوە هەیە لەم کوردستانەدا کەسانێک هەن بۆ ئەوەی خەڵک مەشغوڵ بێ خەڵک هەموو شتێکی لێ بیرچێتەوە شتێکی ئاوازەق دەکەنەوە یەکێک دێن وڵەن کاکە لەسەر فڵان کەس قسە بکە فڵان کەس ئیسفادی بۆ دینی ئیسلام هەیە مزگەوت قەڵەباڵغا سوودێک دەگەێنێ بە خەڵک ئەخلاقی خەڵکی جوان کردووە گەنجانی بە دەوری خۆیان ڕاکێشاوە تۆ وەرە منەگە قسەی لەسەر بکەم دڵێنەوە فڵان کەس بێدینە ڕقی لێتی بەڵام تۆی مەلاوەرە قسەی لەسەر بکە تۆ وەرە لەسەر تەلەڤیزیۆن قسەی پێ بڵێ تۆ وەرە لە پەیجەکەتەوە قسەی پێ بڵێ ئەم بابەتە خەڵک مەشغوڵ دەکە ئەمجا هەر خۆیان پەیجی بۆ دروست دەکەن لە فەیسبوک و ئینەوە بڵاوی دەکەنەوە شتەکە گەورەتریش دەکەن جاریوە دوو سیاسین جاریوە دوو نووسەرێک کتێبێک بڵاو دەکاتەوە کتێبێک فڕێدرێتە بازاڕەوە کۆم ماوانە دەیان خەڵکی کە قسەی لەسەر دەکا و پێوەی مەشغوڵ دەبێ هەموو بابەتەکانی کە لەبیر دەچنەوە ئەمە هەمووی دەستێک هەیە لە پشتێوەیە و بابەتێکی ئامادەکراوە
بەیعازی لایەنێک پەیجی دیاریکراویش بۆی بڵاو دەکاتەوە بابەتەکەی گەرمتر دەکات. ئەمانە ئەگەر خوانەناس بن کەیفی خۆیانە، ئێمە لەگەڵ ئەهلی خواناسیمانە. ئەو کەسەی بۆ خوا ڕەخنە دەگرێ، کەسێک بابەتێکی وتۆ بەدڵن نییە، یەکەم جا بڕۆ بۆ لای، حەزت لێ نییە بچێ بۆ ماڵەوە بۆ لای بچۆ لە مزگەوتە لە دوای جومعە بیبینە بڵێ مامۆستا تۆ لەسەر بابەتی فڵان شت قسەت کردووە، جوان جوان گوێی بۆ بگرێت، تەواوی بابەتەکە گوێ بگرە، نەک کەم و کوڕیەک، هەمووی گوێ بگرە، شوێن و کاتی وتارەکەی لێ بپرسە، داوای ئەو سەرچاوانەی لێ بکە کە فڵان کەس لەم وتارەدا بەکاری هێناوە، داوای ژمارەی کتێبەکە، لاپەڕەی کتێبەکە، جڵدەکەی، نووسەرەکەی چێ چ دەستگایەک چاپی کردووە، ئەمانەی هەموو لێ بپرسە، بزانە لە 180 پەشیمان نابێەوە لەسەر فڵان کەس قسە بکەی، ئەگەیتە حەقیقەت کە پێی گەیشتی تێی دەگەی. بەڵام ئەگەر وانە بێ تەنها خۆ بۆ خۆ دەرخستنە، هیوا هەیە ڕۆژ تا ئێوارە قسە لەسەر خەڵک دەکا، ئەوێ خۆی دەرخا، خەڵک باسی بکە، ئەڵێەوە فڵان کەس ئەوەتانە بەناوی خواڵە فەوەیل للموسەلین، ئاەتەکە تەواو ناکە، دەڵێن فڵان کەس وتێتی هاوار بۆ نوێژ خوێنان ئەوانەی کە نوێژ دەکەن، فڵان کەس وای نەوتووە، تۆ تەواوی ئاەتەکە بخوێنەوە خواوای نەفەرمووە، قەتعی دەکا، دەی پسڕێنێ یەک کەلیمە، هیوا هەیە قسەی فڵان کەست بۆ دەژێڕێتەوە، ئەڵێ فڵان کەس وای پێوتووی یەک کەلیمەی بۆ جێڕاویەوە، ئەم سەراوسەری قسەکەی بۆ باز نەکردووی، وەڵڵا کە دەچی بۆ لای خۆل لەگەڵ یادادەنیشی سەیرەکەی وانییە، ئەو یەک بەشی بابەتەکەی جێڕاوەتەوە، بەڵام لە ئەسڵەوە ئەگەر هەمووی ببیستی لە شوێنی خۆیدا تۆ گومانت بەرەو بابەتێکی کە دەڕوە. لە یەک گەیشتن بە یەک گەیشتن بەڕێزان دەبێت بۆ لە یەک گەیشتن بێ، کاتێک کە دوو کەس بە یەکەوە دادەنیشن ئەبێ ئامانجیان ئەوە بێ لە یەک بگەن، بەڵام زۆر جار ئینسان هەل لە دوورەوە بڕیاری داوە کە لە یەک نەگە. ئێستا لە کوردستانی خۆماندا جەنابتان من کەمتریش دەرفەتم هەیە جارجارێک سەیری تەلەڤیزۆن دەکەم، سەیرەکەی دوو کەس دێنن بە ناوی ڕۆژنامەنووس، بە ناوی چاودێری سیاسی، هەر یەکیان نوێنەری حیزبێکن، بەرنامەیەک داوەتی هەردووچیانی کردووە، کابرای پێشکەشکار لە نێوانیاندایە پرسیار لەم دەکا و ئەو دژی ئەو جواب دەداتەوە، ئەویش دژی ئەو جواب دەداتەوە. نمونەی ئەوانە وەکو شتێک دێتە بەرچاو، میزڵدانێک فودانەیەک بێنە هەتا بتوانی فوی تێکەی. ئەم کەسە کە لە حیزبەکەی خۆیەوە نێردراوە بۆ ئەو بەرنامەیە هەتا توانراوە فوی تێکراوە، ئەوەی تریش لەلایەن حیزبەکەی خۆیەوە، تەوجیهەکەی خۆیەوە، لایەنەکەی خۆیەوە هەتا توانیویانە فویان تێکردووە. کابرای پێشکەشکار بەس لە ئەوەی لەسەرت دەمیان بکاتەوە کە دەمیان کردەوە چیان فوی زۆرتر تێکراوە، فودانەکەی تر بەرە ئەو لابەرە و میزڵدانەکەی تر لەسەر مێزەکە لابە، دواتر خەڵکم بەخوا فڵان کەس بە قووەتر بوو. ئەم دوانە ڕاستە لەسەر مێزێک بە یەک گەیشتون، بەڵام دڵنیابن ئامانجیان ئەوە نەبوو لە یەک بگەن، هەر یەک قسەی یەکتر نابیستن، هەر لە ماڵێەوە بڕیاریان داوە کە بە یەک نەگەن. تۆی بەڕێزیش بۆ ژیانی دنیاشت ئەگەر ویستت بە کەسێک بگەی قەت بەو ئامانجە لە ماڵەوە بڕۆ بۆ لای کە تێی بگەی، گومانێکی بەرامبەرت هەبووە، حوسنی زەنی پێت نەبووە، سوئی زەن و گومان لە دڵیا دروست بووە، قسەیەکی خراپیان بە ناوی تۆ بۆ کردووە، بڕۆ بۆ لای، بڕۆ بەو نیەتەی نێتپاکی خۆت دەربڕی، ڕاستیەکانی بۆ ئاشکراکەی. بەڵام ئەگە بتەوێت لەگەڵ کەسێکا دانیشی بەس بۆ ئەوەی دەمەدەمەی لەگەڵا بکەی، بۆی مناقەشەی لەگەڵا بکەی، بۆ ئەوی بیشتێنی، بۆ ئەوەی تەریقی بکەیتەوە، بۆ ئەوەی قسەی سارد و سووکی پێ بڵێ یان پێت بڵێ، قەت خۆل لەو دانیشتانەمەدا، بەردەوام خۆل لەوانە پارێزە، هیچ کەست پێ سوگ نەبێت. کۆتایی وتارەکەمان بە فەرمودەیەکی پێغەمبەر دێنی صلی الله علیه وسلم کە فەرموویەتی لا تەحاسدوا، دەروونتان بەرامبەر یەک خاوێنکەن، حەسوود مەبن، ولا تەناجەشوا، فێڵ و فر لە یەک مەکەن، ولا تەدابەڕوا، پشت لە یەک مەکەن، دوور مەکەونەوە لە یەک، بە یەک بگەن لە یەک دەگەن، ولا يبيع بعضكم على بيع بعض، لە بازاڕ و کڕین و فرۆشتنا زەم بەسەر یەکەوە مەکەن، کەسێ بەتەمای کڕینی شتێکە تۆ لەسەری گران مەکە، کەسێ بەتەمای فرۆشتنی شتێکە چاواشەی مەکە. وكونوا عباد الله إخوانا، بەندەی خوا بن، برای یەک بن. المسلم أخو المسلم، مسلمان برای مسلمانە، لا يظلمه، ظلمی لێ ناکە، ولا يحقره، بەچاوی سوک سەیری ناکە، ولا يخذله، صابون لەبەر پێی نادا و نایخلیسکێنێ. التەقوا هاهونا، پێغەمبەری خوا سێ جار ئاماژەی بۆ سنگی کرد و فەرمووی خواناسی ئالێرەدایە، واتە ئەمەی ئێرە بەخوا بسپێرن، حەقتان نەبێ بەسەریەوە، ناو سینەی یەکتر مەخوێننەوە، ڕواڵەت ببینن، قەت لەسەر سینە و دڵی مرۆڤەکانی تر بڕیار مەدە، ئەوە بۆ خوا بەجێبێڵە، ئەوە لێرەدایە سێ جاوای فەرموو. بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم، بس بۆ ئەوەی مرۆڤ کەسێکی خراپ بێ بە چاوی سوک سەیری برای مسلمانی خۆی بکە،
هەر کەسێکت بینی بە چاوی سووک بە قسەی سووک بەرامبەرەکەی باز دەکرد ئەوەندە شەڕی بەسە ئەوە کەسێکی شەڕانی و خراپە. كل المسلم على المسلم حرام، هەموو شتێکی مسلمان لەسەر مسلمان حرامە. خوێنی دەمەه خوێنی ومالەه ماڵی وعرضه کەسایەتی و حرمەت و ڕێزی. چۆن دروست نییە کەسێک بکوژی، چۆن دروست نییە کەس ماڵی کەس بخوا، ئاوازش دروست نییە کەس کەسایەتی کەس بڕوشێنێ لە هەر جێگایەکا بێ، لە هەر پێگەیەکا بێ، لە هەر شوێنێکا بێ، بە هەر ناوێکەوە بێ، بۆت هەیە ڕقل لە کەسێک بێ، بەس ئەو مافەد نییە کە کەسایەتی بڕوشێنی، کە لەناو خەڵکا باسی بکەی، کە زەممی بکەی، کە عایلەی بڕوشێنی. ئەمانە لەم مافانەت پێ نەدراوە. ئەمە ئەم فەرمودەی ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە. ومێدەوارم کە ئینشاءالله هەمیشە بەیەکەوە بین، تەبابین، بەیەک بگەین، جوان جوانیش لە یەک بگەین. سەرەتاش پەیوەندی خۆمان لەگەڵ خوای پەروەردگارە، بمانەوێ خوا ناسی ڕاستەقی نەبین، خوا پەرستێکی ئاسانمان بۆ دەکرێت. ئەگەر دەتەوێت لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حاڵی بی، بگەڕێەوە بۆ قورئان، لە قورئانەوە سیرەی مبارەکی پێغەمبەری خوا دەخوێنیەوە. خێزانەکانتان هەمیشە هەوڵ بدەن کۆبن، ئەگەر لەسەر سفرەی ناخواردن بێت چاوەڕێ بکەن، یەکێک ئامادە نەبێ نانەکەت مەخۆ. هەوڵ بدەن هەر کەسە لە ژووری خۆیادا نەنیشێ مەگەر بۆ کاتی خەوتن نەبێ، با شوێنێک کۆمان بکاتەوە، چونکە وەڵڵی خێزانەکان بەوە هەڵوەشان هیچ کەس ئاگای لە کەس نەماوە. کوڕ دەچێت لای ڕەفیقێکی باسی دەردڵی خۆی دەکات چونکە باوکی نابینێ، کچ ئەوەندە لەگەڵ دایکیادا نانیشێ هاوڕێی بێ و ئەوەی کەوا لە ناخەیەتی بۆی هەڵڕێژێ، وێ بێ پەنا بۆ کچێکی تر بەرێ جاخوا ڕەحم کە ئەویش باش بێ، وێ بەخ ماڵەکانمان یەک ژووری تایبەتی هەبێ بۆ دانیشتنی هەمیشەیمان و هەر کەسەمان ڕوومان لە یەک نەبێ. و کاتێکیش کە لە کۆمەڵگاداین بە قسەی کەس بڕیار لەسەر کەس مەدا، خۆل لە نزیکەوە کەسەکە ببینە، ڕەفتارەکانی ببینە، گفتارەکانی ببیستە، تێکەڵی بە ئەمجا بڕیاری کۆتایی بدە کە بە یەک گەیشتین دڵنیابن لە یەکیش دەگەین. داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوای ڕوو ڕەحمەتی خۆتمان تێ بکەی، یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی. ئەگەر ڕۆژە قسەیەکی خراپمان لەسەر هەر کەسێک کردبێ، یا ڕەبی خوای لێمان خۆش بی، خوای بمان پارێزی لە کەسانی خراپ کە قسەی خراپمان لەسەرا بکەن، یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری، یا شاف یا الله هەر کەس نەخۆشە خوای شیفای بەخێری بۆ بنێری. یا ڕەبی خوایە هەر کەسێک لەم نەخۆشی کۆڕۆنایە توش بووە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە، لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا، یا ڕەبی خوای ڕەحمی پێ بکەی، خوای ئەو ئازاری لەسەر سوکەی و ڕزگاری کەی، خوای ئەم دەرد و بەڵاو نەخۆشی و ئافاتەمان لە ناودا لابەری، ڕەحم بە ئێمە و سەرجەم مرۆڤایەتی بکەی. کوردستانمان پڕ خێر و بەرەکەت کەی لەگەڵ هەموو وڵاتانی جیهاندا، لە ناو خۆماندا تەبا و خۆشەویستمان کەی، یا ڕەبی خوای لەسەر ئەم ئیسلام و خواناسی و مزگەوتە بەردەوام و ڕاگیراومان کەی، یا ڕەبی خوای بە ذاتی تۆ بگەین و تێت بگەین، لە خزمەت پێغەمبەرەکە تابوونی و لە فەرمودەکانی تێبگەین، هەتا لەسەر حەوزی کەوسەری بەدەستی مبارەکی ئاوی کەوسەر بخۆینەوە. ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.